طبعا دیارە منداڵ حەزوو لە ماڵە ناتوانە دانیشێ دیارە ئەو شوێنەی مەشگوندا ئەو گوندەی ئێمەش کاکە بێبەش نییە لەو شەڕ و ئەو شەڕانەی کە کراون لە سەر سنوورە شەڕی بینی عێراق و ئێران شەڕی بینی بڵین پێشمەرگە و حکومەتی بەعەز بە حەقەت گەڕاون منداڵە نازانم لە ناو گوندی بەدەستی کەوتووە دیتوێتەوە دۆزیوێتەوە لە شوێ بۆ چۆن بووە نازانم سەری هاوانی بۆ پێشتێکی سیر بووە وەکو یاری منداڵان هاتوتە بەرچاوانی دوایە بە بەردی شێشاوە و پیان دەتەقیوەتەوە و ئیدی دەستشی لە دەستدا و چاوەکانی بە حەقەت مەترسیان لەسرە بەس ماوەت ڕوحمی خوای ومێدم بە ڕوحمی خوای هەیە کچەکە باشە کێواریش چاوەکانی وڵای جا من بە حەقەت دەستخۆشیان لێ دەکەم خۆ من بەبێ ئەوەی ئەو شەش ڕوودا ئێمە لانی بەرپرسمان ئاگادار کردوەوە لە شوێنێکی کەشتێکە بوو بێ ئاگادارماکردن هاتون لام بردوون یعنی ئێمە شتمان بە حەقەت بەکەمتر لێهێشتەوە بەڵام ئەو تاق و تەرایە ماوە قەدەری خوای